ئیمامی غەزالی فەرمێت بە چوار ڕێگەمان هەیە بۆ ناسینی نەفس. یەکێک لەو ڕێگانە ئەڵێ لەبەردەستی عالمێکی ڕەبانی لە خواترز بێ و شارەزا بێ و وردکار بێ، چاوڕۆشن بێ، بە مروری زەمن ئەم عالمە پێت ئەڵێ کە تەعامل لەگەڵاکە خۆت پێ ئەناسێنێ و فێرتەکە و پێتەگەێنێ و تێتەگەێنێ. پێش دەسەدەیە ئەم قسەی کردووە لەو کاتەش توێتی ئەم نەوە عالمەمان کەمە بەداخەوە. خاڵی یەکەم ئەو عالمەیە. خاڵی دووهەم چییە؟ خاڵی دووهەم ئەوەی ئەڵێ برادرێک چاوڕۆشن، ئەهلی بەسیرەت، حەریز بێ، دڵسۆز بێ، بە مروری زەمن شتەکانت پێ بڵێ. ئێمە لەگەڵ یەکتر کە تەعامل دەکەین، هەندێک شتێ کە من لەگەڵ مامۆستایەکی بەڕێزی وەکو مامۆستا عەباسە کە تەعامل و سەفەر و هەڵس و کەوتووە ئەناکەم، هەندێک شت لێم ئەبینێ لەوە چێ خۆم دەرکی پێ نەکەم. المؤمن مرآة أخيه إذا رأى عيبا أصلحه. ئەگەر ئەم ئەڵێ بەداخەوە لەم جۆرە برادرێشمان کەمە. بۆ زۆربەی برادرەکان ئەڵێ یان مداهینە یان حەسوودە. حەسوود ئەوەیە کە تۆ پێشەکەوی پێ خۆش نییە پێشی کەوی لە چاکە و خێر و موفق بی. یان مداهین ئەڵێ دایم ئەڵێ بیرتەکە ینی خۆشەویستی دەرە بڕێ و ڕێز و وەز و ئەم شتانە، بەڵام هیچت پێ ناڵێ لەوانەی کە هەتە. ئەنجاڵێ خاڵێکی تر بۆ ئەوەی کە لە خۆت حاڵیبی گوێ لە قسەی ناحەزانە دەبگرە، دوژمنانە دەبگرە. ئەو دوژمنەی کە هەموو شتێکی لەسەر گەوراکات و هیچی لە ناشارێتەوە بەسوودترە بۆ تۆ لە برادێک کە هیچت پێ ناڵێ. دوژمن بە چاوی نەقدەوە تەماشا دەکات، ئەڵێ گوێیان لێ بگرە بزان چیت پێ ئەڵێ. خاڵی ئەخیر کە باسیەکە چوارەم ئەوەیە ئەڵێ لەناو خەڵکە کە تەعامل و هەڵس و کەوتەکەی ئیسفادە لە خەڵکی چاک و خراپ بکە. چۆن خەڵکێکی ئێران خەڵکە بین تەماشاکەن ئەڵێن خوا ئەوە ئوستوبە، ها چۆن پێەکەنێ و وای کرد و وای کرد و وای کرد. هەندێ حرەکات و هەندێ ئوستوب و هەندێ سلوکیات بەکارێنی خەڵکە بینی ذەمیەکە بزانن تۆش بیکەی ذەمەکری. خەڵکێکشە بین ئەڵێن تەماشا ئەم پەروەردەیە بکە، ماشەڵڵا چەند ئادابی جوانە، ها چەند سیفەتی وایە فڵان فڵان، بزانە تۆش بیکەی ئەوەیە. ئەڵێ بەمانە بە مەجموعی ئەمانە ئینسان وای لێ دێ کە لە خۆی حاڵی بێ.